بە شێوەیەکی گشتی تقریبا نەگە هەردوو پاچە بکڕن لە حدودی 12000 ئێدی هەتا 25 و 35 و عەسەب کوالیتە فەرق دەکات. یەکەمین وەجبەی ساڵی نوێی خوێندنی جلوبەرێک گەیشتە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر ئەوەی کە لە دەست دەیبینین لە دەستی منەوە ئەمە بۆ قۆناغی بنەڕەتیە. جا ئەمە ئێستا لەگەڵ خاوەنی ئەو دوکانە قسە بکەم کە جلوبەرگە هێناوە لە ڕووکێش و نرخ و کوالیتیەوە چۆنە. کاک ئیسماعیل گەربەی تێرە سوپاس دەکەم، سڵاوت لێبێت و بە ئەوە شەر لای جەنابت بێ. زۆر سوپاس بۆ دەرفەت. ئەگەر پێمان بڵێ ئەمە لە کوێ دروست کراوە لە ڕووی کوالیتی و نرخەوە بەگشتی چۆنە؟ سڵاو لە تۆش بێ کاگڕێ باز. ئێمە وەکو بازرگانی جلوبەرێک وەکو یەکەم کەس لە شاری کوردستان هەستین بە دروستکردن و هێنانی جلوبەرجی قوتابخانە بە پێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە. ئێمە ئەوەمان لە وڵاتی سین دروست کردووە. بۆچی لەوێندە لەبەرەوەی کوالیتی و لەوێندە نرخەکەی مناسبترە، نرخەکەی گونجاوترە بۆ ئێمە لەوێ دروستمان کردووە. بڵێ ئەویان کە لە دەستی منە ئەوە هی بنەڕەتیە، قوتابیانی بنەڕەتیە و ئەوەیان هی دواناوەندیە و ئەو ڕەساسی و ڕەشەژی ئامادەیە. واتە هێرسی قۆناغەکەتان لە ئیباخسی ساوایان تاوەکو ئێستا بەدەستان نەگەیشتویان؟ هەتا ئێستا بەدەستمان نەگەیشتووە، ئینشاڵڵا ئەویش لە داهاتوودا ئەویش دەکات دەستمان. باشە کاک ئیسماعیل، لە ڕووی نرخەوە نرخیان چۆنە و کوالیتیان چۆنە؟ باشە گونجاوە بۆ قوتابیە کە بتوانێت بیپۆشێتی لەبەری بکات؟ بەڵێ ئێمە وەکو کوالیتی و قوماشەکە لە وەزارەتی پەروەردە وەرمانگرتووە بە پێی ڕێنمایی و کوالیتی ئەو قوماشەی کە ئەوان دایتیانەما بە پێیوان هینایتمان. بەڵێ بە پێیوان و نرخیش بە پێی ئەوان بەپی کوالیتی قوماشەکە نرخەکانمان داناوە. بنسبەت سەبارەت بە نرخ با بڵێم لە تیشێرتەکە باز بکەین دوو نوعی هەیە. تیشێرتی هەیە کە قۆڵ کورتە و زائیدەن قۆڵ درێژیشی هەیە. طبعا وەکو سعر ئەوە لەبەرەوەی قوماشی زیاتر خواردووە فەرق دەبی لەگەڵ ئەوە. بەڵام بەپی سعر تقریبا ئەو تیشێرتەکان لە بینی 5000 لە بۆ 15000 ڕادۆستی حسب کوالیتی حسب قوماشەکەی فەرق دەکات. باشە ئەگەر قوتابیەک بیەوێت با بڵێن هەم بەشی سەرەوە هەم بەشی ژێرەوە بکرێت بە گشتی کولفەی چەند لەسەرەوەستە؟ ینی بە گشتی لە نێوان چەند بوت؟ بە شێوەیەکی گشتی تقریبا نەگە هەردوو پاچە بکڕن لە حدودی 12000 ئێدی هەتا 25 و 35 و عەسەب کوالیتە فەرق دەکات بە پێی کوالیتەکەی فەرق دەکات. باشە باسی ئەوەت کرد کە ئەم جۆرە کە ئێوە با بڵێن دروست هێناوتانە دروستان کردو بە پێی ڕێنمایی وەزارەتی پەروەردەیە کە وتت 120 و ئابزانم نایلۆنی تایە بۆچی؟ بەڵێ ئەمە ئێوە ئەگەر 100 قوتمان دروست کردوە کەمە لەبەرکردنی خۆش دەبوو، زۆر خۆشە لەوە ئەو شخصی کە لەبەر دەکات، بەڵام لۆسی زۆر دەگری، لۆسی زوو دەگری و زائیدەن پێویست دەکات زووتی بکرێت. لە پاش دوو ڕۆژی دەبێتی بکرێت، بەڵام ئەمە چمان کردووە 120 تقریبا 120 مادەی نایلۆنماندانایە لە بۆرس لەبەر ئەوەی زوو تووشی وتیکردن نەبی. ئەگەر دیقەت بدەیت تازە ئەمەەوە دوو نێشەیە گەیشتە دەستن پێکەوە ناو لایلۆنی دەرمان هینە دیقەت بدەی وتی نەکرایەوە. طبعا ئەگەر وتی بکرێ هەتا دەشێتەوە پێست بۆتی ناکە. باش ئەمە آخر پرسیار بێت ئەم جلوبەرگەی ئێستا بەراورد بەی پێشووتر تۆوەکو بازرگانێت پێت باشتر و پەسەندتر و جوانترە یاخود نا؟ وەکو جوانی بەڵێ طبعا ئەوان جوانترە لەبەرچی لەبەرەوەی ئەوە تەواو قوتابی جیا دەکاتەوە لەگەڵ دەرەوە لەگەڵ کەسی دەرەوە چکە جلوبەرجی پێشتر خەمیسەی سپی سادە بوو یان خەمیسەی نیلی بوو یان ڕەش بوو وابزانە پانتۆڵەکەیان ڕەش بوو، بەڵام ئەوە لۆگەی وەزارەتی لەسەرە. ئەگەر لە قوتابخانەش لە دەرێبی لە ڕێبی بێ بڕاتە لەبەکە زۆر جوان دیار دەبی ماڕۆنیەکەی کە دیارە و هەم ئەلوانەکانیشی هەم نیلی هەم ڕەساسیەکەی ئەوانە طبعا زۆر باشترە ئێستا. لە ڕووی نرخیشەوە لە ڕووی نرخیشەوە گونجاوە، یعنی ئەگەر بیەوێت تیشێرتێک بە 5000 بەدەستی دەکەوێت مناسبە، زۆر مناسبە. بەڵام ئەگەر ئەو شخصە بیشتە کوالیتی باشتر بکرێت هەموو شتە شەر کوالیتی هەیە، یعنی